كتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە كتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی ما ئاسوودەم بەلای خوای گەورە و میهرەبان دایک و باوکانی بەڕێز منداڵە چاودێشەکانی بەختەکەمان میوانە ئازیزەکان بەخێرهاتنێکی گەرمتان دەکەین زۆر بەخێر بن سەرچاوان داوا لە مامۆستا بەڕێزەکان دەکەین پەپولەکانمان ئامادە بکەن بۆ مەراسیمی دەرچوون ئێستاش پێشوازی لە پەپولە چاوگەشەکانمان دەکەین گروپی KG2G سید سێبەر و سید چۆمان با بفەرموون سید شیلان با بفرمون ألف وبيلة في ذبي ضل باكو مهربان
53 بفرموا. هاوکارمان بن قوتابخانە بەسوودا پڕ ئاوازە و سروودا قوتابخانە بەسوودا پڕ ئاوازە و سروودا قوتابێکی لێبەرین دڵخۆش و بەختاوەرین ئێستاش گۆرانی The Future لەلایەن Future Group پێشکەش دەکرێت با بفەرمون.
Successful Group گۆرانی سەکسەسفوڵمان پێشکەش دەکەن با بفەرمونون. فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا السعد يغني ويهلي والفرحة تفنى والصوت يغني ويعلي وتكمل فرحتنا تكمل فرحتنا تكمل فرحتنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا يا زين الدنيا بعيوني آمالي بآمان واحدة بيها الليلة دوني والله يسر الحال والله يسر الحال والله يسر الحال نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا الله ينفعنا ويبارك في العلم وفينا ننفع أمتنا ونشارك ونرضي بارينا ونرضي بارينا ونرضي بارينا شهادة فرحتنا معنا فرحنا نجحنا تخرجنا شهادة فرحتنا معنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا الدنيا نجاح الدنيا فرح العلم سلاح ويرفعنا مامۆستا ڕێبوار سەرپەرشتیاری کۆمەڵگای کلێڤەر وتەیەکتان پێشکەش دەکات با بفەرمێ. بە ناوی خوای گەورە و میهرەبان دایکان و باوکانی بەڕێز مناڵە چاوگەشەکان میوانانی بەڕێز بە ناوی کارجێڕی کۆمەڵگای کلێڤەری ناحکومی بە خێراتنتان دەکەین بەخێر بێن سەرچاوانمان بە پێویستی دەزانی سوپاسی ئێوەی بەڕێز بکەین وەکو دایک و باوک کە متمانەی ئەوەتان پێداین ماوەی هەژمانجی خوێندن لە خزمەت منداڵەکانتان بین و هیوادارین لەم هەژمانگەیەدا سەلماند بێتمان کە لە ئاستی متمانەی ئێوە گومانی باشی ئێوە دابین و هەروەها سوپاسی کارجێڕی باخچەکەمان بەڕێوەبەر و یاریدەدەر و مامۆستا بەڕێزەکان و چاودێرەکانیش دەکەین کە بەو پەڕی دڵسۆزیەوە هەڵساون بە خزمەتکردنی جگەرگۆشەکانی ئێوە و بە دڵنیاییەوە کاری ئێمە بۆ خزمەتکردنی منداڵانی ئێوە کۆتایی نهاتووە لێرە لە ساڵانی داهاتوودا هەنگاوی گەورەتر هەنگاوی باشتر لە پۆلیەک بە تایبەت نیازمان وایە بە پلانی نوێ و بینە خزمەتتان ئەگەر توانیمان بەیەکەوە بین لە ساڵی داهاتووشدا جارێشتر سوپاسی ئێوە دەکەین سوپاس متمانی ئێوە دەکەین بەخێر بێن سەرچاوانمان بەخێر بێن. چالاکی سێمان لەلایەن بۆی گرۆپ پێشکەش دەکرێت با بفەرمونون. Come on, let's go. Whoa, whoa, whoa. I like to I like to lumpa. Oh yeah. I like to bumpa. Lumpa, bumpa. I like to like this. I like to lumpa. Oh yeah. I like
میکی ماوس گروپ پێشکەش دەکرێت با بفەرمون. بەڕێوەبەری باخچەکەمان مامۆستا فاتما وشەیەکمان پێشکەش دەکات با بفەرمێ. دەست باوکو خۆشەویستەکان میوانان بە خێراتیگەرتان دەکەین زۆر بەخێر بێستەتانمان. بەڕێزان خۆشحاڵینکەوە ئەم ساڵیش توانیمان بەسەر کەوتووی منداڵە چاوگەشەکانی باخچەکەمان ئامادە بکەین بۆ ئاهەنگی دەرچوون. هیوادارین ئامادەمان کردبن بۆ قۆناغەکانی قوتابخانە. ئازیزانم، کۆمەڵگای کلێڤەری ناحوکمی دەرگای وەرگرتنی واڵایە. هەر دایک و باوکێکی بەڕێز پێی خۆشە منداڵەکەی لەگەڵ کلێڤەر بەردەوام بێ، دەتوانێت سەردانی قوتابخانەکەمان بکە بۆ تۆمارکردنی ناوی منداڵەکەی لە قوتابخانەکەمان بۆ ساڵی نوێی خوێندن. دووبارە سوپاسی ئامادەبوونتان دەکەین، بەهاتنتان گەورەتان کردین. بەخێربێن سەرچاومان. پەپولەی باخچەکەمان هەناساتوان گۆرانی دیسێمبەرمان پێشکەش دەکات با بفەرمێ. Dancing bears, painted wings, things I almost remember.
a song someone sings. So upon a December, I'm there. تالیاتوانە پەپولەی باخچەکەمان تالاچێکمان پێشکەش دەکات با بفەرمێ. Hello everyone, my name is Talia. I'm a president at Clever Kindergarten. Today I have a program about Ifitska Audio. Let's see them. I am a postman. My job is to deliver posters. Good luck. Thank you. Father served in an army. Good luck. Thank you. I'm a cook. I can make yummy melon. Good luck. Thank you. Policeman, protect us. Good luck. Thank you. Fireman, save our lives. Good luck. Thank you. The nurse help the doctor. Good luck. Thank you. Doctor treats our people. Good luck. Thank you. Engineer is a person who decided all buildings. Good luck. Thank you. Thank you for everyone. گۆرانی موڤ لەلایەن ئەنیمەلز گروپ پێشکەش دەکرێت با بفەرمونون. I like them moving, moving. I like them moving, moving. I like them moving, moving. We like to move it. I like them moving, moving. She like them moving, moving. He like them moving, moving. We like to keep on jumping off the floor, dancing till your feet is sore. Party hard, just like it's Mardi Gras, 'cause that's what life is for. And we don't party hardly, we just party hard. And not because we bored, we party 'cause we born apart. That's why keep on, yes, that's why keep on, yes, that's why keep on doing what I'm doing, y'all. I like them moving, moving. I like them moving, moving. I like them moving, moving. We like to move it. I like them moving, moving. She like them moving, moving. He like them moving, moving. We like to move it. I like to party, party. He like to party, party. They like to party, party. We like to party. She like to shake it, shake it. She like to shake it, shake it. He like to shake it, yeah. Somebody say yeah. Say yeah, yeah. Back it up, back it up, back it up, back it up, back it up. Back it up, 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 back it up. Give me room, give me room, give me room, cuz. We like to party, party. We like to party, party. We like to party, party. We like to party. We like to move it, move it. He like to move it, move it. They like to move it, move it, move it, move it, move it, move it, move it. شێف گروپ گۆرانی کوکینگمان پێشکەش دەکەن با بفەرمونون. Let's get cooking! Cooking in the kitchen now, that's what we do. There's something cooking in the kitchen just for you. We'll need a recipe, a bowl for that. Get some fruits and vegetables and snippety snap. Cooking in the kitchen with all of my friends, and everyone is having fun. Cooking in the kitchen with all of my friends, everyone is having fun. Cooking up a storm, now that's what we do. There's something cooking in the kitchen just for you. We'll need a recipe and a plate for that. Get some fruits and vegetables and snippety snap. Cooking in the kitchen with all of my friends, and everyone is having fun. Cooking in the kitchen with all
kitchen with all of my friends. Everyone is having fun. Let's get cooking! کۆتا چالاکیمان گۆرانی توگێدر لەلایەن فامیلی گرۆپ پێشکەش دەکرێت با بفەرمونون. Together we are a family. My mother, brothers, sisters, my father and me. Together we are a family. My mother, brothers, sisters, my father and me. Together we go, my family and I. We make the snowman come to life. Daddy will dress him head to toe. Mommy will find a stone for his nose. Come on, let's go. Together we are a family. My mother, brothers, sisters, my father and me. Together we are a family. My mother, brothers, sisters, my father and me. Big brother will help find the parts. Little brother will create the art. Big sister will help make the feet. Little sister will make sure it's neat. Come with me. Together we are a family. My mother, brother, sisters, my father and me. Together we are a family. My mother, brother, sisters, my father and me. Big brother will help find the parts. Little brother will create the art. Big sister will help make the feet. Little sister will make sure it's neat. Come with me. Together we are a family. My mother, brother, sisters, my father and me. Together we are a family. My mother, brother, sisters, my father and me. Together we are a family. My mother, brother, sisters, my father and me. ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی ئاهەنگەکەمان هیوادارین پرۆگرامی خوێندنی ئەم ساڵمان جێگای خۆی گرت بێت